سکرتێری لیژنەیەکی باڵا لە بەغدا هات بۆ ئەم مەبەستە ئەم لیژنەیە لەگەر هەموو وەزارەتەکان کۆبنەوەی کرد هەندێک ڕوونکردنەوەی دا بە وەزارەتەکان کە پێویستە پێش ئەوەی لیژنە فەنیەکە بێن چی ئامادە بکەن جا ئێمەش وەک وەزارەتی خوێندنی باڵا ئامادەکاری خۆمان کردووە لە هەموو زانکۆیەک لە زانکۆکان لیژنەیەک پێکێنراوە بۆ هەماهەنگی ئەم لیژنە فەنیەی کە ئێستا هاتوون و لە ناو وەزارەتیش بە هەمان شێوە ئەو داواکاریانەی کە پێشتر هەیان بۆ ئامادەکراوە بۆ نمونە لیستی موچەی فەرمانبەران لە پێش پرۆسەی بایۆمەتری و لە دوای پرۆسەی بایۆمەتری و هەروەها لیستی میلاچی فەرمانبەران و مامۆستایان بەگشتی چۆنە پەیکەری کارژێڕی وەزارەت و زانکۆکان بەنسبەت ئێمەوە چۆنە و بودجەی ئەو نەک بودجە بەڵکو مەسروفی فعلی ئەو ساڵانەی ڕابردوو بە تایبەت لە 2013 تاکو 2017 ساڵانە مەسروفی فعلی چەند بووە ئەم داواکاریە گشتیانیان هەبوو لەگەر هەندێک وردەکاری تر بەڵام ئەم داواکاریە گشتیانە بۆ ئێمە وەک وەزارەتی خوێندنی باڵا ئامادەکاری تەواومان کردووە هەموو شتەکان ئامادەیە و دوێنێ ئەوە بوو ئەم لیژنە فەنیەی کە ئێستا هاتون ئەمانە خەڵکی فەنین کە دەست بە وردەکاری ئیشەکە ئەکەن وەکو بەڕێستان ئیشارەتت پێدا لە میوانخانەی زانکۆی سەلاحەدین ماونەتەوە خۆیان ئەم لیژنە سیکەسیەدا بەش بوون بەسەر کۆمەڵێک سەب گروپی تر یانی گروپی بچووکتر لیژنەی بچووکتر هەر لیژنەیەک لەو لیژنە بچووکانە چەند وەزارەتێک ئەگرۆتە ئەستۆ ئەم لیژنەی ئێمە کە ئیمڕۆ ساعت هەشتی بەیانی هاتوون دەستیان بە کارەکانیان کردووە زیاتر وەکوتم لیستی موچیان داوا کردووە کە پێش پرۆسەی بایۆمەتری و دوای پرۆسەی بایۆمەتری چۆنەوە زائیدەن ئەو وردەکاریانەی تر کە بۆیان ئامادەکراوە و دوای ئەوەش هەر وردەکاری هەر داواکاریشتر بکەن ئەخرێتە بەردەستیان